دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا قەزای پێنجوێن بەوەی زۆری ژمارەی توشمانی ڤایرۆسی کۆرۆنا بە ناوچەیەکی مەترسیداری تەشەنەکردنی پەتاکە دادەنرا، ئێستا ژیان لەو قەزایە بەرەو ئاسایی بوونەوە هەنگاو دەنێت و ئاماری توشبووان ڕوو لە داکشانی بارچاوە. بەڵام دیارە هەم هاوڵاتیان وەکو پێویست بەدەمیۆ نەچوون و هەموو خەڵک و کەنانەکانی ڕاگەیانیش لە ئاستی ئەوانە بوون وایە نەزانی پێیان وا بوو کەشتێکی درێ و دروست کراوە. بەڵام من هەمیشە ئەومە تیکرار کردو پەتای کۆرۆنا وڵاتی وەکو ئیتالیا و ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا بێگیراوە دەبێ هەرێمی کوردستان چی بێ. تاشەنەسەندنی کۆرۆنا لە قەزای پێنجوێن هاوشێوی ناوچەکانی دیکە کاریگەری گەورەی لە سەرکار و کاسبی هەبوو و دوکاندارێک دەڵێت ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی زۆری لە سەر جوڵەی بازار دروست کردووە و گەشتیاران زۆر با کەمی سەردانی ناوچەکە دەکەن. ئێمە وەکو دوکانارێک وەکو کەبابچێکی ئەم شارە بەڕاستی لەگەڵ پارەکە فەرقی زۆرە، بێبازاڕیە، بازار زۆر بە تەواوی فەرقی کردووە. بێموچەیش تەوعان کاریگەری خۆی هەیە، کاریگەری هەیە لەسەر وەزعەکە. ناز بەڵێت تەوعان ئەم نەخۆشیە کارێکی کردووە و کەناڵە ڕێگاندەکانی دڵسەڵات بەڕاستی کارێکیان کردووە، ئەم شاریان وا پێ نازە کردووەکە ڕاستە نەخۆشی تایە، نەخۆشیەکە بوونی هەیە بوون، نەخۆشیەکە جیهانیە. بەڕێوەبەری کارگەری نەخۆشخانەی پێنجوێن باز لەوە دەکات کە ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە پێنجوێن بەرەوکەمی دەچێت و ڕێژەی چاکبوونەوە بەرزە. ئاماری توشبووانش لە قەزاکەدا نزیکەی 1000 کەسە و ئەوەی جێگەی دڵخۆشیە تەندروستیان جێگیرە. بارودۆخی ژیان لە پێنجوێن سەسواز بخوا ینی بەرەو باشیە ڕات، توشبۆکانمان وردە بەرەو کەمبوونەوە ئاچن و چاکبووانمان زیاد ئەبن. لە سەرەتای ینی ڤایرۆسی کۆرۆنا تا ئیستا 1069 پشکنینمان کردووە بە گشتی. لەو 1069 کەسە 169 کەسیان کە توش بوون و بەرەو چاکبوونەوە ینی 169 کەس چاک بوونەوە، 267 کەسمان پۆزەتیڤ بووە، ینی هەڵگری ڤایرۆسەکە بووە. ئیستا وردە کەیسەکانمان ینی بەرەو تەواوبوون و کەمبوونەوە چن. تا ئێستا 6 توشبووی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە قەزای پێنجوێن گیانە لە دەستداوە، بەڵام ئەوە جێگەی سەرنجە تەنیا دەرگای مزگەوتەکانی ئەو قەزایە بە داخراوی ماونەتەوە. دەواازی نێودوڵەتی جموجوڵی بازرگانی تێدا بەردەوام و تیمێکی تەندروستی لە دەواازە سنووریەکە چاودێری جێبەجێکردنی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا دەکەن. گەرچیش نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا لە قەزای پێنجوێن دروست کراوە و بیناکەی تەواو کراوە، بەڵام تا ئێستا نەتوانراوە سوودی لێ وەربگیرێت. سوێی محەممەد، کەناڵی پەیام، قەزای پێنجوێن.